بەخێر بن سڵاوتان لێبێ بینەرانی دەستگای میدیایی کورسات بەرنامەیەکی دیکەی هێزی تۆین لە بەغداتان پێشکەش دەکەین. نوێنەرانی ئێمە ئەگەر تاقیش کرابنەوە ئێستا لە بانگەشەدا ڕوونتر دەبێ بۆ ئێوە. لە 4 ساڵی ڕابردوو سلێمانی نوێنەرێکی ناردە بەغدا، شارەزا ورد دەقیق مزایدەی ناکرد، دەرونی خەڵکی ماندوو ناکرد. ساڵانێک ئێمە بەدەست قەیرانی داراییەوە دەناڵێنین، بەڵام ئەو قەت لە پێناو چەپڵەیەک و دەستخۆشیەک هیچ ناڕاستیەشی بە خەڵکی خۆی نەوت، بەڵام هەمیشە بە سەنگینی خۆی بە نەرمینی خۆی لەگەڵ وەزارەتی دارایی و لیژنەی دارایی لەسەر هێڵ بوو بۆەوەی هەموو کەم و کورتەکان چارەسەر بێت و 2000 موچێک بە گیرفانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگات. ئەو هەمیشە بە پسپۆڕەکەی خۆی لە ناو پرۆژە یاسای بودجەدا شەو ڕۆژی خستە سەریەک و تەواوی ژیانی خۆی وەلانە بۆ ئەوەی یاسایەک دەربچێ 2000 خەڵکی کوردستان گیرفانی هاوڵاتیان گەرم و گوڕ بێ. کە تەلەفۆنیشمان بۆ کردەیوت بەخوا خەبەرەکانمان خۆش نین یان لە هەوڵی جددیین، با بگەین بەوەی کە پارەیەک پێیا بێ دێینە سەر شاشە. کە بازاڕی دارە سوتاوەکەش سوتا لە سلێمانی و کە 100,000 خانەنشینەکانیش بڕاو هەموو چیرۆکانەی کە پەیوەندی بە داراییەوە هەبوو ئەو سەرمەشق بوو، بەهێز بوو، دەنگی خەڵک بوو. بێکەوە پێشوازیەکەین لە کاندیدی ژمارە 12 لە پارێزگای سلێمانی دکتۆرە نەرمین معروف. با بفەرمێت. فرمو دكتور فرمو بخير بن دكتورة بخير بن بخير بن دكتورة نرمين معروف كانديدي ژمارە 12 لیستی 222 لێرەیە. پێشەوەی پرسیار بکەم ئەمەوێ فیدباکێکی کورتی 2-3 دقەیی لەو ڤیدیۆیا ببینین. السيدات والسادة النواب المحترمون، السلام عليكم ورحمة الله وبركاته. لا يخفى على حضراتكم أن قضية رواتب موظفي ومتقاعدي الإقليم والذين مضى أكثر من 70 يوم على حرمانهم من قوتهم وقوت عوائلهم لم تعد للأسف إشكالية مالية فحسب بين حكومتي الإقليم والحكومة الاتحادية، وباتت للأسف ورقة ضغط سياسية تدفع ثمنها الأبرياء. سيادة الرئيس، السادة المحترمون، بعيداً عن من تسبب في خلق وديمومة هذه المشكلة، أناشد السادة النواب بحرمة القسم التي أقسمتموه وباسم الإنسانية أن تتدخلوا لإيجاد حل فوري وإلزام الحكومتين بقانون الموازنة وقرار المحكمة الاتحادية لإيجاد حل منصف وسريع ورفع الأكثر من 1.5 مليون مواطن. شكرا. واضح. سيادة الرئيس، حول تعديل قانون وزارة التعليم العالي والبحث العلمي، لاحظ أنه يتم يعني إلغاء هيئة التعليم التقني واستحداث هيئة البحث العلمي، ولكن حول ربط الهيئة الوطنية للرقابة على منع الأسلحة النووية والأسلحة الكيميائية والبيولوجية، هذه أعتقد هذه لا تتعلق بمهام وزارة التعليم العالي ولا البحث العلمي، اللي هي بالأساس هي مؤسسة رقابية مهامها الرقابة على منع هذه الأسلحة، لذلك هي ليست مؤسسة بحثية. وأعتقد أنها يعني الأفضل أنه ترتبط برئاسة الوزراء أو وزارة أخرى أكثر صلة بموضوع الرقابة، وليس مؤسسة بحثية مثل هيئة البحث العلمي أو وزارة التعليم العالي. وبالنسبة حتى لتشكيلة الهيئة، يعني ما ورد في المقترح التعديل أنه يترأس الهيئة، يعني رئيس الهيئة يكون حاصل على شهادة البكالوريوس، في حين مدراء المراكز اللي هي من ضمن تشكيلات الهيئة
يكونون حاصلين على شهادة الدكتوراه، ونائب مدير المركز يكون حاصل على شهادة الماجستير. فكيف يكون يعني رئيس الهيئة حاصل على شهادة البكالوريوس، والمدراء الذين هم يمثلون تشكيلات الهيئة حاصلين على شهادة أعلى يعني الدكتوراه والماجستير. نقطة أخرى بالنسبة للحقوق والتزامات وزارة العلوم والتكنولوجيا بما فيها هيئة الرقابة، أنه واردة في التعديل بأنه يتمتعون بنفس الحقوق والامتيازات، بينما فيما يخص حقوق وامتيازات هيئة التعليم التقني غير واردة، أنه لا يتمتعون بنفس الحقوق والالتزامات. لذا من الضروري أنه تكون العبارة للهيئتين، هيئة البحث العلمي طالما تتضمن البحث يعني التعليم التقني، وهيئة الرقابة الوطنية يفترض أن تكون الحقوق والامتيازات للهيئتين. وشكرا. هەموو بخير بين بەدنیایی ئێمە ئەمڕۆوەکو ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لە پارێزگای سلێمانی ئامادەبوونمان هەیە لێرە بۆ وەرگرتنی یادداشتی یەکێتی کەمەندامانی کوردستان کە داواکاریان ئەوەیە کە موچەکانیان هاوتای دەستخۆش دکتۆرە نەرمین دەستخۆش. ئەزانە و کورتە ڤیدیۆی بۆچی بوو؟ بۆی بزان ئێمە خەڵکی تاقیکراوەکانمان چەند سەرکەوت. فەرموو دکتۆرە. سپاس. خۆلا ئێمە معلومە، بەڵام دکتۆرە نەرمین کێ؟ زۆر سپاس. من دکتۆرە نەرمین معروفم، پرۆفیسۆری یاریدەدەرم، بڕوانامەی دکتۆرام هەیە لە زانستی ئابووری، پسپۆری بواری دارایی و بودجەم. بەر لە کاری پەرلەمانیم من مامۆستای زانکۆی سلێمانی بووم و ڕاگری کۆلێجی بازرگانی بووم لە زانکۆی سلێمانی، و لە دوای ئەوەش کە لە هەڵبژاردنەکانی خولی پێنجەمی ئەنجومەنی نوێنەران ساڵی 2021 خۆم کاندید کرد لەسەر لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان، بوومە ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی عێراق، و ئێستاش خۆم کاندید کردوتەوە بە سوپاسێکی زۆرەوە بە شانازێکی گەورەوە بۆ خۆم و خانەوادەکەم کە لایەن جەنابی سەرۆک بافڵ و سەرکردایەتی و مەکتەبی سیاسیەوە کاندید کراومەتەوە بۆ خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەران لەسەر لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان و بە ژمارە کاندیدی ژمارە 12 و پشت بەخوای گەورە و متمانەی ئێوەی ئازیز و دەنگدەران و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان، ومێ دەکەم یەکێک بم لەو کەسانەی کە متمانەمان پێ بەخشرێ بۆ تەواوکردنی ئەو ڕێگایی دەستمان پێ کردووە، ئەو کاری دەستمان پێ کردووە لە 4 ساڵ بەر لە ئێستا بتوانین لە خزمەت کۆمەڵانی خەڵکی کوردستانە بەردەوامی بدەین، درێژە بدەین بە کارەکانمان بۆ داکۆشیکردن لە ماف و شایستەی دارایی خەڵکی کوردستان. بژی دکتۆرە بژی. بۆچی خۆت کاندید کردەوە؟ بەڵێ، ئەمە پرسیارێکی زۆر بەجێیە، ڕەنگە چەند جارێکی کەش ئەم پرسیارم لێ کرابێت. بەڕێزان، بەدڵنیاییەوە مەسەلەی خۆکاندیدکردنەوەکەی من تەنها بۆ ئەوەیە کەوا درێژە بین بەو هەوڵانەی یەکێتی نیشتیمانی کوردستان و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ماوەی ڕابردووە لەسەر ڕێبازی مامی گەورە و بە ڕێنمایی و بە ئاراستەکردنی لەلایەن سەرۆک بافڵەوە بۆ چۆنێتی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا کاتوانم بڵێم کێشەیەکی قوڵە، کێشەیەکی ڕێکداکوتاوی چەند ساڵەی ڕابردووە لە دوای کۆچی دوایی مام جەلال ڕوحی شاد بێ، کێشەکانی نێوان هەرێم و بەغدا سەری هەڵدا و قوڵ بۆتەوە لە ساڵی 2014 بەدواوە. بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە بڕوامان بە دانوستان هەیە، بە زمانی گفتوگۆ هەیە، بە لێ تێگەیشتن هەیە، هەوڵمانیاوە لە ماوەی ئەم ساڵانەی ڕابردووە بە تایبەتی لە خولی پێنجەمە پەنابەرینە بەر خەباتی مەدەنی و پەرلەمانی بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە، و لەو پێناوەشە هەوڵی زۆرمانیا تاوەکو بوجە و موچەی خەڵکی کوردستان و بە تایبەتی قوتی موچەخۆران بە دەرکەین لە کێشە و ململانیە سیاسیەکان، و خۆشبەختانە توانیمان لە ڕێگەی یاسای بودجەی 3 ساڵەوە بە چەسپاندنی مادەیەک لە ناو یاساکەیە بابەتی موچە بکەینە واجبێک لەسەر حکوومەتی فیدراڵی کە دوا بە دوای ئەو یاسایە
دادگای فیدرالیش ئاماژەیاوە بە ئەم مادە قانونی و حکومەکەی خۆی دەرکرد و توانین بڵێن لەوێ بەدواوە ئیتر موچە بۆتە پابەندیەک لەسەر حکوومەتی فیدرال بۆیە ئەمانەوێ بەردەوام بین لەو هەوڵانەمان و بەسەلەی خۆکاندیدکردنەوە و پسپۆرێکی بواری دارایی و ئەندامی لیژنەی دارایی تەنها بۆ ئەوەیەکەوە ئەو با بڵێن ئەو ڕێگایی کە هەڵمان بژاردووە تەواوی بکەین بتوانین بێجگە لە موچە تەواوی شایستەکانی خەڵکی کوردستان بگەڕێنینەوە ناو یاسای بودجە و بتوانین ئەو پشکەی کە بەر هەرێمی کوردستانەکەوێ جارێکی تر وەکو ساڵانی پێش ساڵی 2014 بگاتەوە هەرێمی کوردستان و ئاوەدانی و خۆشگوزەرانی بگاتەوە هەموو ناوچەکانی کوردستان و خەڵکی کوردستان سودمەند و مستەفید بن لە تەواوی ئەو شایستانەی کە بەریانەکەوێت لە بودجێ حکوومەتی فیدرالی بۆ ئەو مەبەستە خۆم کاندید کردوت. دەست خۆش یعنی بە کورتی تێت گەیاندی نەتەوێت چی بکەیت. دکتۆرە لە هەرکەکانی خۆت لە ماوەی ڕابردووە ڕازیت یعنی گەرکەم و کورتێکە بێ پەیوەندی بە بەو کێشانەوە هەبووە یان لای ئەندامانی ئەنجومەنی نوێنەران بووە؟ خۆی لە ڕاستیە لەبەرەوەی کە وەکو ئاماژەم پێەیە کێشەکانی نێوان هەرێم و بەغداد نوێ نییە قوڵە بەڕاستی لە ماوەی خولیەتوانم بڵێم سێهەم و چوارەمی ئەنجومەنی نوێنەرانە کۆمەڵێ یاسا دەرچووە لە پەرلەمانی عێراق کە ئەمانە مافی خەڵکی کوردستانی نەپاراستووە یان هەندێک بڕگە و مادە خراوەتە ناو یاساکانەوە کە ڕێگری ئەکات لەوەی کەوا هەرێمی کوردستان پشکی تەواوی خۆی بەرکەوێ بۆیە بەڕاستی ئێمە ئەمانە بە ئاستەنگێکی گەورە زانی لە کارەکانی خۆمانە لەبەرەوەی کە لە دوای تێپەڕبوونی ساڵانێکی زۆر بەسەر ئەم گۆڕانکاریانەیە ئەمڕۆ کاتێک کە گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکانەکەی ڕوبەڕووی ئاستەنگی زۆرە بێتەوە بۆی قایلیان بکەی بەوەی کەوا ئەمەی کە ڕوویاوە لە ڕابردووە هەڵەیە پێویستی بە ڕاستکردنەوەیە خۆشبەختانە ئێمە لە ماوەی ڕابردووە بەشێکمان لەوانە ڕاست کردەوە بەڵام هێشتا زۆرن ئەو بابەت و مادە یاساییانەی کە بێت لە داهاتووە کاری لەسەر بکرێژات چ ئەو یاسانەی کە پێویستە ڕاست بکرێن و هەموار بکرێن یاخود ئەو یاسانەی کە هێشتا دەرنەکراوە بۆ ئەمەیەکێکە لە ئاستەنگەکان بەڕاستی کە بۆتە ڕێگر لە بەردەم ئەوەی کەوا ئێمە بتوانین تەواوی ئەو شایستانەی یاخود مافانی خەڵکی کوردستان بەدەست بێنین جگە لە هەندێک کێشە و گرفتی سیاسی کە ڕەنگە ئێستا دەرفەت نەبێ هەمووی باس بکەین. دەرفەت ساحەکە بۆ جەنابەت کراوەتەوە. زۆر سوپاسانەکەم. دکتۆرە مەسەلەن ئێوە من لە پێشەکەی وتم هەموو بەڕێزانی لێرن و بینەرەکانیشمان ئەجا یەکێتی بن یان لە دەرەوەی یەکێتی بن بەدەست کێشەی موچەوە ناڵاندویانە ئێوە کە بە خەڵکێک ینی بۆ نمونە منێک کە قەرار بێ دەنگ نەدەم بەچی قەناعەتم پێکەن کە بڕۆمە سەر سندوقی دەنگدان دوای ئەو هەموو نامەتیانە بێم دەنگ بدەم بە تایبەت کە ڕۆڵی یەکێتی چی بووە لەوەدا بۆ چارەسەرکردنی بەشێک لەو ئازارانە لەو برینانە و فی ضمنها بەڕێز دکتۆرە نەرمی. بەڵێ من ڕووی دەمەکەمە سەرجەم دەنگدەرانی خەڵکی کوردستان کە بە ئەمانەتەوە ئەمەی کە ئێڵێم ئەمە ڕاستیە وردەکاری ئەو زانیاریانەیە کە من وەکو ئەندامی لیژنەی دارایی ئاگاداری بووم کە یەکێتی نیشتیمانی کوردستان چه هەوڵێکی یاوە بۆ ئەوەی کەوا موچە و شایستەی هەرێمی کوردستان بە دەرکا لە ناکۆکی و کێشە سیاسیەکان بۆ ئەوەی کە بە دوور بێ قوت و بودجە و موچە و سفرەی خەڵک لەو ململانی و کێشانەی کە بەردەوام لە عێراقا سەر هەڵەدەن بۆیە لەو پێناوەشە هەوڵی زۆری یاوە بە دانوستان بە گفتوگۆ بە لێتێگەیشتن بە سەردانەیەک لە دوایەک و بەردەوامەکانی سەرۆک بافڵ بۆ ئەوەی کە لەگەڵ لایەنە سیاسیەکانە و نوێترینیشیان ئەوەی کە لە مانگی حوتی ئەم ساڵە ئەو ڕێکەوتنەی کە لە دوای سەردانی بەڕێزیان بۆ بەغدا و دیدار و ڕێکەوتنی لەگەڵ لایەنە سیاسیەکانە ئەوە بوو لە حەڤەی تەموزی ئەم ساڵا ئەو ڕێکەوتنە کراوە بە دوای موچەی مانگی 5 و 6 و 7 و 4 نەکرد لەم ڕۆژانە موچەی مانگی 8 بێ هەموو ئەمانە هەوڵ یەکێتی نیشتیمانی کوردستانن کە بێ بە ئینسافەوە لێ بڕوانرێت چونکە ئێمە لە ماوەی 4 ساڵی ڕابردووە ئامانجەکەمان ئەوە بووەکەوە چۆن کێشەی موچە و شایستەی هەرێم چارەسەر بکەین لەبەرکە ئەوە بەڵێنی ئێمە بۆ دەنگدەرانمان لە کاتی خۆیان کە بگەینە بەغا کار بکەین بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بۆیە بێجگە لە بابەتی موچە ئێمە زۆر بابەتی تر هەبووە لە ناو پەرلەمانەکەوە داکۆکیمان لەسەر کردو چونکە مافی خەڵکی کوردستان بووە لێنویشانە ڕەنگە بەشێک لە ئامادەبووان یاخود بە شێوکی گشتی بینەران شایەتی ئەوە بن کە یەکێک لەو کێشانەی کە ڕوبەڕووی بە توێژێک لە کوردستان بوو بۆوانەیە بابەتی شایستەی گەرمی جوتیاران بوو کە ساڵانێکی زۆری بەسەرا تێپەڕی بوو وەریان نەگرت بوو ئێمە هەوڵمانیاکەوە مافەکانیان بۆ بگەڕێنینەوە هەر لەم خولەی پەرلەمانە بوو کە یەکێتی وەکو کارکتەرێک و
با بڵێن پێکهاتێکی سەرەکی ناو ئەنجومەنی نێران توانرا یاسای بە پارێزگابوونی هەڵەبجە دەربچێنرێت لە دوای 22 ساڵ لە ڕوخانی ڕژێم و 38 ساڵ لەو تاوانە گەورەی بەرامبەر بە خەڵکی هەڵەبجە و خەڵکی کوردستان کرا. جگەلەوە هەر لەم خولەی پەرلەمان هەبوو کە بە پێداگیری یەکێتی نیشتیمانی کوردستان توانرا نزیکە 1.2 ملیۆن زەوی بگەڕێتەوە بۆ خاوەنەکانی لە ناحیەی سەرگەڕان و ناوچە دابڕێناوەکان لە کەرکووک و خانەقین و ناوچەکانی تر لە دوای 50 ساڵ لە داگیرکاری لەم زەوی زارانەی کە بەهۆی سیاسەتی تعریبی شۆفێنی بەعسەوانێ لە زەوی و بابن لە خاوەن زەویەکان زەوت کرابوو. توانیمان ئێمە بە یاسای گەڕانەوەی ئەو مڵکانە جارێکی تر ئەو مافە بگەڕینەوە بۆ خاوەنەکانیان. کۆتا یاساش کە لەم نزیکانە ئێمە کارمان لەسەر کرد و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان تایە زۆر بەرز بوو کە ئەویش یاسای هەموارکردنەوەی دامەزراوەی زیندانیانی سیاسی عێراق بوو کە یاسای بوو لە ساڵی 2006 دەرچوو بوو، بەڵام مافی زیندانیانی سیاسی هەرێمی کوردستانی تیانە بوو. ئێمە توانیمان لە دوای 19 ساڵ و پێداگریمان وەکو فراکسیۆنی یەکێتی توانیمان ئەم یاسایە بێگومان لەگەڵ بە هاوبەشی و کۆدەنگی لەگەڵ بەشێک لە فراکسیۆنە کوردستانیەکان ئەم یاسایە تێپەڕێنین کە بەهۆیەوە شایستەی زیاتر لە 25,000 زیندانی سیاسی و مافەکانیان بخرێتە سەر حکوومەتی فیدراڵ و دامەزراوی زیندانیانی سیاسی و قەرەبووی قوربانیانی ئەنفال و هەڵەبجەش هەر بۆ پێ یاسا بکرێتەوە. ئەمانە بەشێک نەتوانم بڵێم لەو کارانەی کە فراکسیۆنی یەکێتی لە ماوەی ڕابردووە کردوێتی و وەکوتم بە ئینسافەوە پێویستە بیگەێنینە دەنگدەران و هاوڵاتیان و هاونیشتیمان و لایەنگرانی خۆمان بۆ ئەوەی بزانن تەنها یەکێتی نیشتیمانی کوردستانە لە خەمی قوت و بوجە و موچەی خەڵکی کوردستانە بووە. دەست پێین بەوەی کە بەڕێزام بکەین بە پێشکەشکار و دەست بکەین بە وەرگرتنی پرسیار و وەڵام. من ئامادەم. زۆر باشە. تا مایکەکە دێت دێمە خزمەتان کاکە سۆرانە گەر مایکەکەمان بۆ بێنی. دکتۆرە نزیکترین کار کە کرد بێتت بۆ خەڵک کە وجدانە تێدا ئاسوودە دەبێت چی بووە لە کاتی پەرلەمانتاریە؟ لە ڕاستیە ئەتوانم بڵێم زۆرن ئەو بابەتانەی کە کارم لەسەر کردوون لە ماوەی ڕابردووە، بەڵام لە دیارترینەکانی کە ئێستا لە یادم بێ بابەتی وەکوتم یاسای بودجەی 3 ساڵە بوو، بە تایبەتی بڕگەی مەبڵێ مادەی 13 بڕگەی 8 فەرعی بای کە بەهۆیەوە موچە ئیتر بوو بە واجبێک لەسەر حکوومەتی فیدراڵی. لەبەرەوە ئەمە یەکێکە لەو کارانەی کە شانازی پێوەکەم لە مێژووی کاری خۆما. دیارە ئەمە هەوڵی یەکێتی و فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە، بەڵام من وەکو نوێنەری فراکسیۆنی یەکێتی لە ناو لیژنەی دارایی بەدەستی خۆم ئەوەم نووسیوەتەوە لە ناو یاساکەیە و توانیم مەلایەنە سیاسەکانی تر قایلکەین بۆی لەگەڵمانە کۆدەنگیەک دروست بێ و دەنگی پێ بدرێ. جگەلەوە بابەتی قەرەبووکردنەوەی وەکوتم ئەوانەی کە شایستە دارایەکانیان فەوتا بوو لە سای 2014 و 15 و 16 وەکو جوتیارانی هەرێمی کوردستان و هەروەها هەوڵێکی زۆرمانیان لە بودجەی 3 ساڵایە بوو ئەوەی کەوا ژمارەیە گرێبەستمان هەبوون خەڵکی کوردستان بوون، بەڵام لەسەر کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکانی عێراق بە ڕۆژانە کاریان نەکریا، هەندێکیان گرێبەست بوون، توانیمان کاریان بۆ بکەین کە نزیکەی 1500 کەسە بوون. ئەوانە بەشێکیان بوونە میلاکی دائیمی کۆمیسیۆنی باڵا و بەشێکیان بوونە گرێبەست کە لە داهاتوە چاوەڕوانەکری ئەوانش ببنە هەمیشەیی. جگە لەوەی یەکێک لەو یاسایانەی کە زۆر بۆ ئێمە گرنگ بوو بەڕاستی یاسای ڕزگاربووانی ئیژنانی ڕێزگاربووی دەستی داعش بوو کە یاساکە لە ساڵی 2021 کە دەرچوو بوو، بەڵام هیچ پارێکی بۆ تەرخان نەکرابوو وەکو قەرەبوو موچە بدرێتە ئەو ژنانە سەربەرز و ڕزگاربووانە. توانیمان ئێمە لە یاسای ئاسایشی خۆراکە ئەوەش بڕی 25 ملیارد دینار داکۆکیم کرد وەکو ئەندامی لیژنەی دارایی بوو ئەوەی لە ناو یاسای ئاسایشی خۆراکە بچەسپێنرێت و بتوانرێت ماگانە موچەیەکی شایستە بدرێت بە ئەو خاتونانە. جگە لەوە هەندێک بابەتی تر هەبوو کە ڕەنگە لە گفتوگۆکانی داهاتوە بتوانین قسەی لەسەر بکەین. بۆی بابەتەکان هەستینە سەر پێ گوێ لەو بەڕێزانە بگرین. فەرمومان بسە فەرموو بۆرە فەرموو جەناب فەرموو. ئەڵێ نابینایە. باشە مایکەکەی بۆ هێنین. ئەتوانی هاوکاری کە یان باش فەرموو بهێنەوێ. ئەتوانی ماکەکە بێن بەڵام بە دەست خۆش بە ناوی خوای گەورە میرەبان
سپاس بۆخوای گەورە کە ئەمڕۆ ئێمە بە خزمەتی ئەو خاتونە عزیز و ڕێز و خۆشەویستە گەیشتین. لە ڕاستیە هەڤاڵان ئێمە 3 ساڵە ئەم خاتونە عزیز و بەڕێز و خۆشەویستە بەبێ ئەوەی ئێمە بیبینین، بەبێ ئەوەی بچین بۆ لای، بەبێ ئەوەی لە دەرگای بین وەکو ڕێکخراوی ڕۆشنایی دڵ بۆ خزمەتی نابینا خۆی هاوکارەکەی نێرە بۆ ڕێکخراوەکەمان. تاکە کەس بووە لە شاری سلێمانیە کە بەبێ ئەوەی ئێمە بیبینین خۆی ئێمەی بەسەر کردوێتەوە. ئێمە ئەڵێن یا ڕەبی هەر سەربەرز بیت، هەموو کاتێکێتی نیشتمانی کوردستان شانازی بە کەسایەتی و کۆمانەیە کات. جەنابی مام جەلال هەموو کاتێک فەرموویەتی ئێمە تا خەڵکی دەست و دەم و داوان پاکمان هەبێ دڵنیا بکە ناترسین. ئەم کەسە عزیز و خۆشەویستە زۆر خزمەتی خاوەن پێداویستی تایبەتی کردووە، بە تایبەتی ئێمەی نابینا وەکو ڕێکخراوی ڕۆشنایی دڵ چاکەکانیمان قەت لەبیر ناچێت. وە پرسیارێکیشی ئاراسایەکەم داواکارم لە بەڕێزی کە تا ئێستا نەکراوە. زۆربەی خاوەن پێداویستی تایبەتی وڵاتی ئێمە زەرەرۆمەندانی دەستی ڕژێمن، بەڕاستی هیچیان بۆ نەکراوە. بۆ جنوب وانەوە خەریکە یاساکە چێتە جێبەجێکردن ئەگەر بەڕێزیان بۆیان لووە تکایە داکۆکی کەرکی ڕاستەقی نەبێ، چونکە خاوەن پێداویستی تایبەتەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستانی ئێمە زۆر مەحروم کراون لە زۆر شت. ئێمە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیمانەیە، بەڵام بەداخەوە وەزیرەکەی تا ئێستا ئامادە نەبووە سەردانێکی ڕێکخراوەکە ئێمە بکە. زۆر زۆر سپاس بۆ ملایەتان، سپاس بۆ دکتۆر عەزیز خۆشەویستە. بژیت دەست خۆش زۆر سپاس بۆ هاوکاری بەڕێزی شت. دێمە خزمەتان بەسەر چاو فەرموو مایکە بۆ هێنمە خزمەتان. سەرەتا سڵاو لە هەموو لە ئامادەبوانی بەڕێز و بەخێراتنی دکتۆرە نەرمین خوشکی ئازیز و گەورەمان و دەستخۆشی لە جەناب دەکەم. سپاس دەکەم. گومانی تیانە هەگبەی دکتۆرە نەرمین هەگبەیەکی پڕە. سەرڕای ئەوەی پیرۆزبایی لێ یەکەم کە جارێکیکە ئەو چانسەی پێدایە لەلایەن سەرکردایەتی یەکێتی و سەرک باوڵەوە. لێرەوە دەستخۆشی لێ یەکەم هیوادارم ئەم جارە ئازاتر بێرانتر چووکم کەماندامان من خۆم کەمەندام بەڵێ زۆربەی هاوڕەکانیشم خۆشبەختانە ئێستا لێرە بەسوودفە بینی. یعنی دەنگێک نییە بۆ ئێمە، کەسێک نییە بەداخەوە خولی پێشوو کاک سامان حسێن برای بەڕێزمان کە خۆی کاندید کرد بەداخەوە کەمەندامان لێرەوە بە ناوی خۆم هەمیان نەمانتوانین کاک سامان سەرخەین تا دەنگێکی زڵالی ئێمە بێ، تا هێزی ئێمە بێ لە بەغدا. بەڵام ئەم جارە داواکەم لە دکتۆرە نەرمین خولەکەی پێشوش ئێمە زۆر پشتیوانیمان کردی، ئێمەش سوپاسی هاوکاری دەستگیرەی جەناب دەکەین. هاوکاری هەبوو بە دەنگەوە هاتنی هەبوو ناتوانین بازدەوە بکەین. هیواداری ئەم جارە کورسیەکەی لە بەغدا بەرامبەر 12 کورسی بێت کە ژمارەکەشی ژمارە 12. هیوادارین بتوانین موچەی کەمەندامان هاوتای موچەی بەغدا بکەین، چونکەم تاقی کەمەندامان چاوی لە دەستی خێرخوا و لە کۆمپانیا و نازانم لە کێوچ و ئەمانەیە بەداخەوە نەیتوانی کە ئەبوایە چۆن دایکان و باوکان پاروی دەمیان ئەگرنەوە بۆ منداڵەکانیان ئەبوای حکومەتی هەرێم پارەکەی دەمی خۆیدایە بۆ کەمەندامان بەس بەداخەوە نەیتوانی. هیواداری لە بەغدا هەم دایکی کەمەندامان بی هەم باوکیان بی درەغیشت نەکردووە و ئاسوێکی ڕوونی بۆمان ئەمەلمان زۆر پێتە. سپاسی سەرکردایەتی یەکێتیژەکەم دووبارە کە ئەم جارە لە دەستێکی بەهێزایە بە سەرکردایەتی سەرک باوڵ لێرەوە چاوی ماچەکەم زۆر سپاس. فەرموو مەستەرجان فەرموو. بۆ بینەران بۆم هەواڵانە سپاس بۆ بەڕێز جەنابیشتان. دیارە نەرمی خان کەسێکە هەچۆنە باسیگەی نازانم چۆن باس کرێ. ڕازی بووی لە ئەدای 4 ساڵی ڕابردووی؟ دیارە وەکو کەسوکار مەتەقەن وەکو زیندانانی سیاسی وەکۆم برادرانش کە باسییان کرد دەستیان خۆش بێت. بەڕاستی مۆقیفی خوان زۆر بە جوانی نوان کەم کەسە کەسێکی چییە شایستەی چییە ئەم خوشکە نەڵم بەرەبڕ وەستاوامانە دیارە لە بەغدا بە تەلەفۆنێکی ئێمە لەوێ هاتوتە بۆ لە ئێمە بۆ جۆگەتن لە مەسایلی گیر و گرفتەکانی مەسالی بڵێ مەسایلی ئیمتیازات و مافەکانمان کە چۆن بۆمان جێبەجێ بکە. بەڕاستی ئێمە دەستخۆشی لەکەین بۆ ئومێدەوارم نەوەکەم جارە 3 خولی تریش ئەم خوشکە بێت. وەڵامێ گۆس بەڕێزا دکتۆرە دڵیشت پڕ بوو یعنی دڵپڕەکەت لە خۆشیە یان هەستەکەی ئەرکت لای خوای گەورە و خەڵق قورستر بوو.
بەڵنیایەوە هەردووچی من زۆر سپاسی وتە جوانەکانیانەکەم هەرچێکم کرد بێ من بە واجبی خۆم زانیوە بەرامبەر بە خەڵک و کەسوکاری خۆم هەمویان ئەزیزی منن هەمویان من مادەم نوێنەری خەڵکی کوردستانم هەمویان کەسی منن لەبەرەوە هەر شتێک بکەم منەتی تیانە من بۆ کەسوکار و ئازیزانی خۆمم کردووە بە دڵنیاییەوە وتە جوانەکانیان پاڵنەرێکە بێ بۆ من بۆ ئەوەی کەوا بەردەوام بم لەسەر ئەو ڕێچکەیە وتە جوانەکانیان شایەتی ئەوایە کە من لەسەر ڕێگەیەکی ڕاستم بۆ داکۆکیکردن لە مافەکانی هەموو چین و توێژە جیاوازەکان بە بێ جیاوازی لەبەرەوەی کە ئەمە واجبی ئێمە وەکو نوێنەری خەڵکی کوردستان و بە دڵنیاییەوە بەرپرسیارەتێکی گەورەترە خاتە ئەستۆمان بۆ ئەوەی کە کردومانە لە ماوەی ڕابردووە ئێمە زیاتری کەین و بە جوودێکی زیاترەوانە ڕووبکەینەوە بەغدا و هەروەکو دروشمی فراکسیۆنی یەکێتی یاخود وەکو دروشمی لیستەکەمان بەهێزێکی زیاتر و گەورەترەوە ئێمە ڕووبکەینەوە بەغدا یاسایەکیان کرد کاک وتی پێویست ناکە خەڵک هاوکاری کۆمەچی ئەمە بکات کۆمپانیا ئەبێ یاسایە کە بێ موچەکانمان بە شێوەیەک بێ پێی بژین. بەڵێ زۆر ڕاستە لەبەرەوەی کە لە عێراقا یاسای خاوەن پێداویستی تایبەتەکان هەموار کراوەتەوە ئەو شایستە دارایی ئیمتیازاتانە و کۆمەک و هاوکاری کە ئەدرێتە خاوەن پێداویستی تایبەت زیاد کراوە لەبەرەوەی کە بارودۆخی دارایی گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەوانیش پێویستە خەڵکانێکن کە پێویستیان بە هاوکاریکی زیاترە بێ ژیانێکی شایستە و ڕێزگەریاویان هەبێ بۆیە پێویستەکە بڕێک پارەی وایان پێ بدرێت کە بەشی پێداویستەکانی ژیانیان بکە بۆیە ئەو گۆڕانکاریانەی کە لە یاسای خاوەن پێداویستی تایبەتی عێراقا کراوە ئێمە بێکار لەسەرەوە بکەین داهاتووە کە لە هەرێمی کوردستانیش یاسایەکی یا هاوشێوە یاخود یاساکەی عێراق بێنین لە پەرلەمانی هەرێمی کوردستانەوانێ کارایکەین بۆ ئەوەی کەوا ژیان و گوزەرانی خاوەن پێداویستی تایبەت لە هەرێمی کوردستانە بەڵێ ئەوە ڕێگە پێدراوە لە ڕووی دەستوریەوانێ ئیشەڵڵا تەمەن باقی بێ لە داهاتوە بچینەوە ئەو شوێنە بێگومان کاری لەسەرەکەن ئینشاڵڵا دەست خۆش بێ فەرموو مامۆستا دێ بە خزمەت. سڵاو و ڕێز بۆ هەموو لایەک زۆر سپاس بۆ کورساتی ئازیز کاتێ بۆ ڕەخسانی من زیندانی سیاسیم ڕێز و سڵاوم هەیە بۆ شەهیدانی زیندوو و هەروە سەری ڕێز و نوازش دانێنم بۆ گشت شەهیدانی کوردستان. من چەند پێشنیارێکم بۆ دکتۆرە هەیە هەمواری قانونی ژمارە 4 هەموار کرایەوە گەشتوین مەرحەلەی زۆرمان بڕیوە کەممان ماوە کە بتوانین ماف و ئیمتیازاتی زیندانی سیاسی وەکو ئیمتیازاتی مافەکانی بەغای لێ بکەین وەکو لە کەرکووک بەولاوە. من یەک نمونە جێڕمەوە هەر لە کورساتی ئازیز ڕاستەوخۆ لەگەڵ جەناب تا هەمان بوو برادێکم لاوە بوو کاک نورەدین خەڵکی کەرکووکە ئەو مەعاشێکی بووی و بە یەک کێڤڵ لێیراوین هەڵواسراوین ئەو 1,200,000 وەرەگرێ ئێمە معاشمان لە دەمێکە بڕاوە. ئەمە یەک دوو هەمینی حەجێکیان بۆ کردوون ئەرزەیان ناو نەتێ و هەروە سەفەرێکیان بۆ کردوون مۆزەفی شەودەوامی ژەکاو 1,200,000 وەرەگرێ. ئێمە حکومەتی عێراقی بەڕاستی چونکە سنگ و قورسایی هەرێمی کوردستان لە بەغایە ئەبێ کاندیدی شارەزا و بەتوانە و زیرەکی وەکو دکتۆرە هەڵبژێرین بچێت لە بەغا ئەو دیفاعە لە هەرێمی کوردستان بکە خۆمان بە چاوی خۆمان بە 3 مانگ جارێ موچەیەگەیەن بەو خەڵکە بە خانە نشین بە هەموو شین و توێژەکان. بەڕاستی خەڵکی شارەزا و بوێر ئەبێ بچێتە بەغا هەوڵ با بۆ هەرێمی کوردستان. نمونەی دکتۆرە ڕازی لە ئەدای 4 ساڵ بەڵێ من لە نزیکەوە شازام خۆم کابرایەکی ژمێریاریم لەبەرەوە ئەبێ لیژنەی دارایی زۆر بە قووەت بێت بۆ ئەوەی چکێسەمە کێشەی داراییمانەیە لەگەڵ حکومەتی عێراق. بەڕاستی بۆی بتوانن ئەو مافو امتیازاتانی زیندانی سیاسی جێبەجێ بکرێت و زۆر سپاس بۆ هەموو لای. فەرموو مامۆستا دێمە خزمەت جەنابیشت دێم هەموو دەستخۆشی لە ئێوەی شەکەم بۆ ئەم ڕێگەتان پێداوین بە دووی خۆمان ئەمرەکە بەناو خانەنشینانی کوردستانەوە زۆر سپاسی دکتۆرە نەرمین ئەەکەین بەڕاستی فریادڕست بوو بۆ خانەنشینان لە هەر شوێنێکا پێویستیمان پێ بۆ لە دام و دەزەکەەکانی فداڵیا پێش ئێمەی ئامادە بووە و بە شارەزایی خۆی و
بە توانای خۆی لە هەموو شوێنەکە خۆی فەرز کردووە و ئیشەکانی بۆمە جێبەجێ کردووە و گەیانێتە ئەو ئاستەی کە ئێستا ئێمەتیایە. ئێستا داواکاری چی هێڵی؟ داواکارم ئەوەیە بۆ جاری یەکەم و دووەم و سێمیش حەق نییە هەڵی بژێن هەر یەکێتی بینێرێتەوە بۆ شوێنی خۆی و بەبێ ئەوەی هەڵی بژێن. بریا لە پەرلەمانی عێراقا 6 نمونەی دکتۆرە نەریمێنەوە شارەزا و زمانزان و لێ هاتوو کە ئەتوانێ هەموو شتەکانی بە ئێستا فەرز کاتە سەر لایەنی بەرامبەرە. بەڵام ئێمە شتمان داواکارین سەربەرزانە ئەم جارە شە بچێتەوە ئەوێ دووبارە پیا بچێتەوە بە تایبەتی ئەو 100,000 کە لە خانشینانە بڕیوە. بەڵام من داواکارێکی گشتیم هەیە مزەکەرەیەکە دابوو بەسەر کۆزینەوە سەد خۆزگە بتوانایە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانت وا لێ بکردایە بودجەیەکی فراوانی دابنایە بۆ کوردستان سەربەرزانە بەدەستەوە بواە لە بەغا بتوانێت ئەمە بودجەی کوردستانە وابزانم ئەو بودجەیە زۆربەی کێشەکانی کوردستان لە ناحیە بودجە ئەمە عدالەتی و عدالەتی دارایی بەڵام بودجەیەک بێ لە مستەوای ئەوە بێ خزمەتی کوردستان بکات نەک بوون بووچە بۆ هەموو لایەنەکانی تر بودجەیەکی ڕێک ئێمە ئامادەین ئەگەر کەسی شارەزایشتان بۆ بنێرین بچێتەوە دامون دەستگاکانە بودجەیەک وەکو جاری جاران پرۆژەکان داواکارەکانی وڵات ئەو کاتە پێویست ناکە ئێمە بڵێن موچە ئەڵێن بودجە کە بودجە دروست کرا بۆ کوردستان بازارە حەسیەتەوە هەموو لایەنەکان ئەکەوێتە سەر ئیشی خۆی و کەسی تر بیر لە ئەو شانە ناکات. داواکارم سەربەرز بی لە هەموو فەرموو. ئێوارەتان باش ئێوارەی تۆ باش سپاس بۆ کورساتی ڕەنجین هەر بژیت دکتۆرە من سەرەتای کە دکتۆرم ناسی لە خولی پێشووی پەرلەمانی عێراقا لەو کاتەوەی هەج بەڵێنێکی دابێ هەج بڕیارێکی دابێ لە بەشەوەندی گشتی بڕیاری داوە بۆیە دکتۆرە شایانی ئەوەیە هەمومان هەوڵی بۆ بین لە هەموو چنین توێژەکان لە هەموو لە ئەنگرانی حیزبەکانی تریشکە ئەو بۆ کوردستانیشی کردووە بۆ یەکێتی ئیشی نەکرەوە تەنیا بۆیە دکتۆرە من وەکو پێشەکە ئەرکی مختاریم هەبووە هەش پەیوەندێکم پێوە کرێ بۆ هەش کێشەیەکی گشتی کێشەیەکی بەژەوەندی گشتی دکتۆرە ئامادەی دەربڕیوە ئەگە مەتای نەبوو لە جەلسەی پەرلەمانەوە بێ دوایەوە تەلەفۆنی بۆ کردومەتەوە بۆی هەموو کاتی هاوکاری من بۆ لە من خۆم کاری خێرخوازیەکەم لە ڕەمەزانانە لە کاتی کردنەوەی مەکتەبە لە جانتا پێداویستی خوێندن بۆ تەلەبەکان یعنی شتر لێبینیوە ئەیجێڕیتەوە. من دکتۆرە وەکو دایک و خوشک واوە بۆ ئێمە بەڕاستیەکەی ڕاستەکەی کەسانی وەکو دکتۆرە کاندیدا بەهێزەکانی کە نیشتمانی کوردستان هیوادارم لە هەموو حیزبەکانی تر دەنگ بدەن بە لیستی 222 کاندیدا بەهێزەکانی کە نیشتمانی کوردستان لە ناوە دکتۆر نەرمینی بەڕێز دکتۆرە نەرمین نیشتیمانانە بی دەکاتەوە حیزبایەتی نەکردووە نیشتیمانانە بی بۆ کوردستان ئیشی کردووە بۆیە داوا لە هەموو چنین توێژەکانەکەم دەنگی پێ بدەم بە کاندیدا بەهێزەکانی کە نیشتمانی کوردستان کە چەندین کاندیدی بەهێزمانێ بە ڕابای سەرۆک باڤڵ و من هەموو کاتێ پشتیوانی بووم ئەو خوشکی ئێمە بووە بۆ هەر ئیشێک پێوەنیم پێوە کردووە لەبەرەی من ئیشی گشتیم کردووە خۆشم فەرمانبەرم ئاگا لە فەرمانبەران بێ ئەمجارە فەرمانبەران بۆیە دکتۆرەی بەڕێز نمونەی زۆر بێ بۆیە ڕێبازەکەی هەواڵ مامزلالی ون نەکردووە بۆ ئێمەش بەردەوامی بۆ ڕێگایادێ سپاس با مایک بمە خزمەتی ئەو بەڕێزانە دێیت نانە بۆچی ئەزیێتە من سپاسانەکەم هاوکارانم ئەگەر بتوانن هاوڕێجان ئاجا بۆی ئێوە ئاسوودە و ئازاد بن. پێشەکی بە ناوی خی گەورە بە خێراتنی هەموو هەواڵانەکەم و پیرۆزبای لە دکتۆرەشەکەم ئێمە وەکو یەکێتی کە مەندامانی کوردستان شاهیدی هەموو کارەکانی دکتۆر نەرمینین ئەگەر بە ئەرشیفی خۆمان ئەبڕۆین لەم 4 ساڵەیە هیچ بۆنەیەک و هیچ یعنی کاتێک نەبووە کە دکتۆرە هاوکاری خۆی نەگەێنێتە دەستی کەمەندامە. من لێرە پرسیارێکم لە دکتۆرە هەیە ئایا تۆ بۆ ئەوەی کە ئەچیتە بەغا لە پەیڕۆ و پرۆگرام تاکە لەم 4 ساڵە ئیشەڵای هیوادارم سەرکەوتوبی ئیشەڵا سەرکەوتوشەبی هیچ بەرنمەیەک و پڕۆگرامێک داناوە کە باسی کەمەندامانی تیا بکرێ و بتوانن موچەی کەمەندامان هیچ نەبێ هاوتای بەغداد بکرێت و بتوانن کەمەندامان ژیانێکی شایستە بەڕێکن لە کوردستانە چونکە ئێمە وەکو حکوومەتی خۆمان حکوومەتی هەرێمی کوردستان
پرۆژه یاسایەکمانێ لە ساڵی 2011 هەتاوکو تۆزی لەسەر نیشتو هیچ شتێکمان بۆ نەکراوە هیوادارم ئەم بەرنامێتە بێ و دڵسۆزی زیاتر بنوێنی بۆی کە کەمەندامان بتوانن لە ژیانێکی شایستەیە بن ئێمە و کویکەتی کەمەندامان ئەمڕۆ حەز ناکەین بین وەسفی دکتۆرە بکەین چونکە ئەزاین چۆن بووە خانمانی دەستڕەنگینی ڕێکخراوەکەمان چەپکە گوڵێکیان هێنا وەکو ڕێز و وەفا کە لەم 4 ساڵایە بۆ کەمەندامانیان کردووە ئەمانەی پێشکەشی بوو زۆر سپاس مەمنون زۆر سپاس زۆر سپاس قوربانم زۆر جوانە ئاڵای کوردستان زۆر سپاسان دەکەم گەورەیتانوان زۆر سپاس دڵم خۆش بوو دەستخۆشی لێکەن ئیشەڵڵا هیوای سەرکەوتن بۆ هەموو کاندیدەکانی یەکێتی و ئەو کەسانی کە دڵسۆزن وەکو دکتۆرە ئیشەڵڵا سەرکەوتووە بن و ژمارەی کورسیەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بەرەو زیاتر و چونکە دەنگدان بە یەکی دین دەنگدانە بە بەهێزبوونی دۆسەی کورد لە بەغداد هیوادارم هەموو خەڵکی کوردستان بتوانن ئەم دەنگە نەفۆتێنە دەست خۆش جا خاتونەکان قسێک لەسەر دکتۆرە نەرمین بکەن مامۆستا فەرموو سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان من هەر لە ئێستاوە پیرۆزبایی لە دکتۆرە نەرمینەکەم ناڵێم دکتۆرە نەرمین بەسکاری بۆ ئەم و ئەو کردو ئێمە بە دڵسۆزترین کەسی ڕێکخراوی کەمەندامان ێزانین کە وەکو خوشکێکی کەمەندامان لە کاتی زستانە نەوتی گەیانۆتە کەمەندامان لە کاتی مەکتەبە جانتا و پێداویستی گەیانۆتە تەلەبەی کەمەندام و ئەوانەی کە دایک و باوکیان کەمەندام بۆ توانایان نەبووە یعنی کارەکانی دکتۆرە نەرمین ئەو نەجوانە ئەو نە سەرکەوتووە دانیشی بە ڕۆژێک وەسف ناکرێ یعنی بە سعاتێ وەسف ناکرێ هەموو کاتێک بژیت ئەوەی کە دڵسۆزە بە تایبەتی بۆ خاوەن پێداویستی تایبەت کە خۆیان لە ناخیانە یەک دنیا جوانی هەیە بەڵام ڕەنگە نەتوانن هەندێک بۆ بژێوی ژیان بەڕاستی ساڵانێکی زۆر لە خزمەتیانم پێداویستەکانیان بینین دەستت خۆش بێ دکتۆرە فرمێسکەکانت نیشانی دڵسۆزیە بە هیوام ئەو فرمێسکانە لە حەماسێک بێک هەمیشە دەستگیرۆی ئەوان بکەیت و وێ ڕای کارە یاساییەکان اینجا من هەروەکو خۆم وەکو ژنانی ڕێکخراوی یەکێتی کەمەندامان کە من لێ پرسراوی بەشی ژنانم بە ناوی هەموو ژنان و پیرۆزبایی لێ یەکەم و هەمویان ئینشاءڵڵا پاڵپشتی دکتۆرە نەرمینن بەڵام ئەبێ دکتۆرە نەرمینی یەکەم کاری لە بەغا ئەوە بێ ئینشاءڵڵا هیوادارین کە دەرئەچێتەوە یەکەم کاری ئەوە بێ کە کار لەسەر موچەی خاوەن پێداویستی تایبەت بکات زۆر بەمان هەیە کە موچەکان براوە شایستەی ئەو موچەن و موچەیەکی زۆر کەم ئەدرێ بە کەمەندامان یعنی 150,000 شەرمەکەین کە بڵین بۆ کەسێکی خاوەن پێداویستی تایبەت باوەڕ هەبێ پارچەیە حەب ناکە بەشی عیلاجی ماگانەکەی ناکە کە لەم وڵاتەی ئێمە وڵاتێکی پڕ سەروەت و سامان بە تایبەتی توێژی کەمەندامان هەر ڕاوێزکراون و هیچ شتێکیان بۆ ناکرێ هیوادارین دکتۆرە ئەو موچە بڕاوانە بگەڕێنێتەوە و موچەی کەمەندامانی کوردستان هاو شێوەی موچەی عێراق بکرێ داواکارین کەسێکی پاڵپشتی کەمەندامان بێ لە بەغا ئینشاءڵڵا دەرەچێ و پیرۆزی بێ و سەرکەوتوو بێ لە ڕاستیە کاکزانە ئەگەر ڕوخسەت بێ شتێک بڵێم لەسەر بەڵێ بۆ تۆ هەبوو تۆ دایمە دەنگ و ڕەنگی ئێمە و گەیاندۆ لە هەموو کاتە نەهەموارەکانە هیوادارم هەچ کاندیدێکی بەڕێز هاتە ئێرە و بەرنامە لەگەڵا کرد پەیڕۆ و پرۆگرامی خۆی بۆ کەمەندامان دەربخات و بۆی کەمەندامان بتوانن ئافرین بۆ ئەو حیزبەی کە بتوانێت دەنگی کەمەندامان بەرێتەوە چونکە کەمەندامان کەسانێکی کەم نین لە کۆمەڵگەیە نزیکی لە سەدادەی کۆمەڵگەی کوردی پێگەێن نزیکی 100,000 کەس کەمەندامە لەم هەرێمەی خۆمانە هیوادارم ئەم کاندیدانە من ئێستا کە ئەو مایکەم لەوێدانایە بەڵێنێکتان پێ ئەدەین وەکو دەستگای میدیایی کورسات ئەگەر بە ڕێزێکی تر هەبێت بێتە ئێرە تا من کاکزاناگەر ڕوخسەت بێ من سەرنجێک بەم لەسەر وتەی ئەو بەڕێزانە بەنسبەت کەمەندامانەوە وەکو باسم کرد ئەوەی شەڵا کار لەسەرواکەین کە یاساکەی عێراق لە هەرێمی کوردستانیشان نافز بکرێ یان یاسایەکی هاوشێوە ئەوە لە پەرلەمانی کوردستان دەربچێ و بەنسبەت خانەنشینانیشەوە ئەو 100,000 مینحەی باشترکردنی گوزەرانە ئەوە کارم لەسەر کردو و ئومێدەکەم ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکە ئەنجومەنی وەزیرانی فیدراڵ بڕیاری لێبە
و بەنسبەت مافی زیندانیانی سیاسیشەوە ئاماژەم پێ کرد لە دوای ئیقرارکردنی قانونەکە و بڵاوبوونەوەی لە ڕۆژنامەی وەقایعە ئەوە ئیتر ئەوە بڵێن ئەچێتە وای جێبەجێکردنەوە بەڵام هەموو یاسایەکی تر پێویستی بە دەرکردنی ڕێنماییە من لەگەڵ سەرۆکی دامەزراوەی زیندانیانی سیاسی قسەم کردووە ئەوەی کە پێویستە بە شایستەی دارایی زیندانیانی سیاسیەوەی کە هاتووە لە ناو یاساکەیە و ئێمە توانیمان لە هەموارەکە جێگیریکەین لە ڕووی داراییەوە ئەبێ بچێتە بودجەی ساڵی 2026 واتە لە دوای هەڵبژاردنەکان و پێکەنانی حکوومەتی نوێی فیدراڵ ئەو حکوومەتە نوێیە یاسای بودجەی ساڵی 2026 ئەنێرێتە پەرلەمانەگە قسمەت بێ من لەوێ بم بە دڵنیاییەوە داکۆکیکاری مافەکانتانە بم بەبێ ئەوەی پێم بڵێن بە واجبی خۆم ێزانم ئینشەڵا هەموو ئەو شایستە دارایانە ئەبێت تەرخانکردنی بۆ بکرێ وەکو پارە لە ناو یاسای بودجەیە بە هەمان شێوەش ئەوەی تایبەت بە خانەنشینان هەموو گۆڕانکاریە دارایانە لە ڕووی با بڵێن قانونیەوە کە لە پەرلەمان دەنگی لەسرە درێ ئەکەوێتە یاسای بودجەی دوای ئەوە بۆیە گەر تێبینی بکەین سەرنجەکان هەمووی پێویستە بە شایستەی دارایی و مافەدارایەکانەوە بە دڵنیایی و هەموو ئەمانە پەیوەندی هەیە بە یاسای بودجەوە ئەمە ئومێد دەکەین ئەم ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا کە لە ئێستا لە کارایە و لە ئارایە بەردەوامی هەبێ تاوەکو نەک تەنها موچە بودجە و شایستی هەرێمی کوردستان وەکو پشک وەکو ساڵانی پێش 2014 بگەڕێتەوە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمیش بتوانێت بودجەکەی خۆی جارێکیکە دابڕێژێتەوانێ هاوشێوەی ساڵانی ڕابردوو نەک تەنها موچە مسۆگەر بێ بەڵکو و دەرفەتی کار و دامەزراندن و بەگەرخستنەوەی پرۆژەی بچووک و پێشینەکانیش لە هەرێمی کوردستان ئینشەڵا دەست پێ بکاتەوە. دکتۆرە چه حساسێک هەبوو دوای 4 ساڵ کارکردن بی لە بەرنامەیەکی ئاوات جەماوەریە خاوەن پێداویستی تایبەتەکان گوڵت بۆ بێنن خانەنشینەکان نابیناکان پێت بڵێن دەستت خۆش بێت چه حساسێک هەیە؟ لە ڕاستیا زۆر پێی گەورە بووم هەر سەرەتا هاتنی هەموو ئەم چین و تێژە جیاوازانە کە هەریەکان لە باگراوندێک و لە چینێکەوە هاتوون پێی گەورە بووم ئەوە مای خۆشحاڵی و دڵخۆشی منە لامان کاتە پاڵپشتێکی گەورەیە بۆ ئەو کارانەی کەوا کردومان و بەنیازم لە داهاتووە بیکەم و بە پرسیارەتێکی زۆر گەورەشە چۆکە من پەرلەمانتارێتی بە ئەمانەتەوە سەیرەکەم هەر کەسێ بووەتە پەرلەمانتار بەڕاستی هەموو دەنگانەی پێدراوە لە ئەستۆیەتی لە گردنێتی ئەبێ و ئەمانەتە بپارێزێ و من وەکو خۆم نەکتەنها بۆ ئەو کەسانی کە دەنگیان پێیاوم بەڵکو هەوڵە ماوە لە ماوەی کارکردی خۆمە دەنگ و ڕەنگی هەموو چین و تێژە جیاوازەکان بەبێ جیاوازی تەنها کارمان بۆ کەسانە نەکردووە کە سەر بە وێکێتی نیشتیمانی کوردستانە یان خەڵکی سلێمانی یان بەشێکی سلێمانی یان لە چینێکی دیاریکراویان مامۆستا بن یا توێژێکی بەڵکو بۆ هەموو چین و تێژە جیاوازەکان لەبەرەوەی کە دوجار بودجە موچە پارە پەیوەندی هەیە بە گوزەرانی تاک بە تاکی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە لە وێنە گەورەکە یاتوانم بڵێم نوێنەراتی خەڵکی عێراقشمان کردووە چکە دوجار ئەو بودجەیەکە لە پەرلەمانی عێراق پەسەند دەکرێت بۆ هەموو گەلانی عێراق بە هەرێمی کوردستانیشەوە بۆیە ئەمە بەرپرسیارەتێکی ئێجگار گەورەیە ومێ دەکەم تایە من سەرکەوتوو بێتم لە ماوەی ئەو 4 ساڵەوە گەر سەرکەوتوو داوای لێبورتنتان لێ یەکەم و ئێوە ڕێنشان دەرمان بن بۆی لە داهاتووە ئەگەر کەمکوچێکیش هەبوو بێت ئێمە بتوانین ڕاستیکەینەوە زۆر سپاسی هەڵوێستانەکەم ئەوە شانازێکی گەورەیە بۆ من یاخوا بەخێر بێت. پرسیارەکەت سڵاوتان لێوێ سوپاس بۆم دەرفەتە پرسیارێکم هەیە لە دکتۆرە نەرمین ئایا هەر بەڕاستی ئەوەی کە ئەم شەڕەکە لە بەغداد کە ئێمە ئەزانی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەوڵی سەرۆک پاڤڵ و کاقوباد و سەرکردایەتی و بە تایبەتی ئێوەی بەڕێزیشە لەوێ سەبەبی دروستنەبوونی ئەم پەیوەندیەکە هەیە لە بینی بەغا و هەرێمی کوردستانە یاخود ئەو ڕێکەوتنانەی کە ئەکرێت کە بە تەواوەتی جێبەجێ ناکرێت سەبەبەکەی ئایا حکوومەتی عێراقیە یاخود لایەنە ئۆپۆزیسیۆنەکانی هەرێمی کوردستان و پارتی دەسەڵاتدارە ئەمە یەکەم پرسیارم دووەم پرسیارم لە دکتۆرە باسی غاز دەمێکە ناکرێت ئایا دۆسەی غاز چی لێ بەسەر هاتووە و چی ئیسفادەیە چی سوودێکی بۆ هەرێمی کوردستان و بۆ تاکی کوورد دەبێت سێهەم پرسیارم دەربارەی ئەو ڕێکەوتنەی دوایی سەرۆک پاڤڵە لە بەغداد لەسەر موچە و بودجەی هەرێمی کوردستان ئایا ئەم ڕێکەوتنە کاتیە هەتاکو مانگی 12 ئەخایانێ یاخود بۆ کابینەکانی داهاتوش ڕنگدانەوێ بێ و ئیشی لەسەرەکرێ ئێمە پێشمان خۆشە کە بەڕێزت پشت بەخوای گەورە دەربچیت و بچیتەوە پەرلەمانی عێراق بۆ ئەنجومەنی نوێنەران بۆ ئەوەی کە ئەو ئیشانەی کە تەواو نەکراوە
هەر چۆنێک بێت بتوان دەنگی لەسەر بنەوە ئیشی لەسەر بکەن و ئیشی جدی لەسەرکەن. ئوستاز فەرموو ببرە با دوو بەڕێزەش وەربگرین. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، ئێمە وەکو نوێنەری 12,000 خێزانی زوڵم لێکراوی ئەم کوردستانە بە دەست ڕژێمی بەحسەوە ڕوومان کردە بەغدا بە ڕێنوێنی دکتۆرە نەرمین. ئێمە دکتۆرە نەرمین ناوێکی تایبەتمان لێ ناوە لا هەمان ناوە شاژنەکەی پەرلەمان مەلیکەت پەرلەمان. ئەم شایەتێشمان لای هین لای ڕئیسی محکەمەی فیدراڵی جاسوقمێری وتووە، لای بانقی مرکزی وتومانە، ڕوومان لە هەر شوێنە کردو دکتۆرە نەرمینەوان لەگەڵا بووە. خەمخۆری ئێمە بۆ بەڕاستی دەنگیانی بۆ هەموو شوێنێک لەگەڵمانە بووە لە بەغا لە هەموو شوێنەکە لەگەڵمانە بوو، هەموو مشکلەکانی بۆ بەڕاستی بۆ تەڕحکردوین لە هەموو لایەک. ئێمە دوور لە هەموو پرەنسیپێکی حیزبی بەڕاستی ئەوەی کە ناسراوە لە پەرلەمانتارەکانە پەرلەمانتاری یەکێتی کە من بزانم تەنها دکتۆرە نەرمین بەڕاستی دکتۆرە نەرمین یعنی هیچ شتێک هیچ کەم تەرخەمێکی نەکردو نەیوتۆ تۆ چیت تۆ چێنیت تۆ خەڵکی شوێت یان بۆچی هاتوویت. هەر دقیقە ئێمە پێویستمان بە دکتۆرە نەرمین بوو بێت خۆی نردوێتی بە شوێنمانە یان خۆی لە بەغا هەموو شتەکانی بۆ ئاسان کردوین توێتی فەرمون چیتانەوێ با بۆتان بکەم یان با لە خزمەتانە بوون لە فڵان شوێنایە. ئێمە بێتاقەت بووین لە شتەکانمان دکتۆرە نەرمین بێتاقەت نەبوو. بەڕاستی ئێمە بژی دکتۆرە نەرمین هەموو عەرەبەکان ژێزەکە بەناوی مەلیکەی پەرلەمان بەڕاستی ناسویانە. 12,000 خێزان یعنی بەڕاستی نزای خێری بووەکەن بۆ دکتۆرە. ئینشاڵڵا پاسپشتیوانی بن بۆ لیستی 222 ژمارە 12 سوپاس. وەڵا حەزمە کرد بەشداری زیاتر هەبێ بەڵام فەرموو وەرە با دڵی نێشت بم بورنەوە دوا کەس بێ 2000 دکتۆرە نەرمین بە ناوی خوای گەورە بەخێراتنی میوانەکانەکەم کاتم نەما بم بورە بەخێراتنی دکتۆرە نەرمینەکەم من وەک جوتیارێک قسەیەکەم زۆر سپاس یەکەین ئێمە کە دوو جار چوومەتە لای بۆ بەخا ئەوەی ئەو کردوێتی بۆ جوتیار کەم کەس کردوێتی و هەتا ماویش ئەچەند خۆشم حیزبی نیم ئەوە دڵنیا بە هیچ حیزبێ نیم بەس لەبەر خاتی دکتۆرە نەرمین بڕیارمە دەنگەکەشی پێ بین چون زۆر ئافرەتێکە گاڵتەی پێ ناکرێت لەلایەن هەموو فەلاحەکانیش و جوتیارەکانەوە ناوی لێنراوە شێرشنەکەی پەرلەمانی عێراق دڵنیا بن لەوە خەزمکراوە داواشی لەکەین لەمە دوا فەرقی کورد و عەرەب نەکرێت لە فەلاحەکانە ئەومان بۆ جێبەجێکا زۆر مەمنونیە بین حەزێتی هەر بژی دکتۆرە حەزمە کرد بەڕێزی تر بەشداریکە بەڵێزەش ئەگەر ڕخسەتێکی پێبی ئەڵێ یەک دقا ئەوە با لەبەر کاتە بێ پەیامە تۆ کۆتا پەیامەکەی خۆت فەرموو سپاس بۆ کورسات هەمیشە پێشانگە وڵا پرسیارێکم هەیە بۆ دکتۆرە نەرمینی وای سەرکەوتنی بۆ خوازم و یەکێکە لە شادەمارەکانی ئەندامانی فراکسیۆنی یەکێتی و بە تایبەتی ئەندامی لیژنەی داراییشە لە پەرلەمانی عێراق بەبێ مەتەح پرسیارێکم لێ هەیە ئایا ئێمە وەکو فەرمانبەرانی مەدەنی لە 2014 تەرفیعات و عەلاوەمان ئەم ساڵیش وەستاوە ئایا چ پەیامێکی دڵخۆشکەر ئیزە بە هەزاران فەرمانبەری مەدەنی چاوەڕێی بەڕێزیانە ئەم پرسیارە کە ئاڕاستی بەڕێز یەکەم یەک جوابی دڵخۆشکەرمان باتێ چونکە جیاوازیەکی بەڕاستی زۆر کەوتۆتە نێوان فەرمانبەرانەوە ئیسا ئێمە فەرمانبەرمان لایە بۆ نمونە لە ئەوقافی سلێمانی دەوامەکە 200,000 وەرەگرێ خۆی خاننشینەکە 500,000 وەرەگرێ یعنی بەڕاستی شاخیرێکی زۆر کەوتۆتە ناو دایرەکانەوە بەڕێزیان چ پەیامێک چی ئیشێکمان بۆکە وەکو فەرمانبەرانی ئیدارەی ئەوقاف کە دەرماڵێکمان بۆ ببرێتەوە و زۆر سپاس دەست خۆش ئەگەر زۆر بە کورتی وەڵام دەیتەوە منیش بەڵێنێکمان داوە بەڵێنی من نییە وەک شەخص دەستگای میدیای کورساتە یەکێتی نیشتیمانی کوردستان با سەرۆکایەتی سەرۆک بافڵ لە هیچ کەسێک لە ئێمە قبول ناکار کرد بەرپرسیارەتێکی هەبێ خاو خلیسک بێت یان بێ سەروبەر و هێمال بێ لەگەڵ مافەکانی خەڵک دڵنیا بن و هیچ ئەو کاندیدانەش کە لێرن و ئەوانەی کە دەرەچن هەموو ئەرکەکان بە زیادەوە جێبەجێەکەن و ئەگەر خوا تەمەنیدا دڵنیا بن ئێمە لەگەڵ دکتۆرە نەرمین ئاوها چۆن بۆ بانگەشە بەرنامەکەین لەسەر مافەکانی ئێوە جاریشتر بەرنامەکەین وەک چۆن لە ڕابردووش هەمیشە هاتووە و بەرنامەمان کردووە مسپاسدانەکەم ئەگەر دکتۆرە نەرمین هاوڵاتێک بێ کەسێک بێ لەوێ چی بە دکتۆر نەرمین معروف فەڵیت فەرز
ئێستا دکتۆرە نەرمین معروف کاندیدە لێرە ژمارە 12ەیە لە پارێزگای سلێمانی بەڕێزت کارەکانی ئەو 4 ساڵی ڕابردوو بینیوە چی پێڵەی بۆ 4 ساڵی داهاتوو فەرموو؟ وەکو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بە دکتۆرە نەرمین معروف کاندیدی ژمارە 12ی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵێم بوێر بە وەک پێشوو بەڵێنەکانی کە ئەیدەی بە دەنگدەران و بە خەڵکی کوردستان وەک پێشوو جێبەجێ بکە شاونەترس بە گڕوتینێکی زیاترەوە بەهێزێکی زیاترەوە پشتبەست بە ڕێبازەکەی مامی گەورە و سەرکردایەتی سەرۆک بافڵ بەردەوام بە لە کارەکانت هیچ کات مەترسە سڵ نەکەیتەوە لە توانج و لە کۆمنت و لە لێدوانێک کە بێوێت لە ورەی تۆ بڕوخێنێت لەبەرەوەی کە تۆ لەسەر ڕێگە ڕاستەکەیت و دڵنیام ئەو ڕێگە ڕاستەی تۆ هەڵە بژێردووە جێی دەستخۆشیە و خەڵکانی دڵسۆز خەڵکانی بە وجدان ئەو ڕاستی ئەبینن و دەستخۆشیت لێکەن بۆیە بوێر بە بەردەوام بە لە کارەکانت هیوای سەرکەوتنە بۆ خوازم. هەر بژی دکتۆرە نەرمین معروف کاندیدی ژمارە 12 لە پارێزگای سلێمانی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان. بینەرانی خۆشەویست بەرنامەی هێزی تۆین لە بەغدا لەگەڵ دکتۆرە نەرمین معروف کاندیدی ژمارە 12 لە پارێزگای سلێمانی کۆتایی هات. سپاس بکەیەوە بینەربوون، سپاس بۆ ئێوە کە بەشدار و ئامادەبوو بوون. سپاس بۆ ئەم دەرفەتا بۆ جەنابەت بۆ هەموو میوانانی ئازیز کە ئەرکیان کێشاوە. سپاس زۆر زۆر سپاس دووبارە لەگەڵ ئەو کارەماندوونە ناسەکانم ئەم بەرنامەیەمان پێشکەشکردن ئەمانەتی خوای گەورە بن. خواتان لەگەڵ.